ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. خۆشەویستان ئازیزانی بەرنامە ژوانی هونەرمەندان، خۆشحاڵین داڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە ئێوەی لە دڵە شین شاد دەبینەوە. بە هیوای ئەوەی بتوانین لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە ئەگەر هەر هیچ نەبێ خزمەتێک بە هونەری مۆسیقا و گۆرانی کوردی بە شێوەیەکی گشتی و هونەرمەندانی ئازیز بکەین. ژوان و دیداری ئەم زاری بەرنامەکەشمان لەگەڵ هونەرمەندێکی ڕەسەن و ئازیز و خۆشەویستی شاری سلێمانیە، ئەویش کاک عەبدولقادر حەسەنە.
وێمە بەناوی خۆمان و بەناوی بەنامەکەمانەوە بەخراتەکی گەرمی کاک عەبدولقادر دەکەین. زۆر سوپاسدانەکەم بەخێربێن سەرچاو سەر ڕۆح. زۆر سوپاس کاک عەبدولقادر گیان. یەکەم پرسیارمانەوەی یەکەم وستیگەی هونەری بەڕەسان لە ساڵی چەندەوە دەستی پێکرد؟ طبعا من پێشتر کاری هونەریم ئەکرد کە مناڵ بووم لە قوتابخانەیە، بەڵام ئەوەی ڕاستی بێ کە دەستم مایە کاری هونەری و بە تەواوەتی دەرکەوم لە ساڵەکانی حەفتایە بوو. دەستم کرد بە کاری هونەری لەگەڵ پێشتر لەگەڵ تیپی یەکێتی قوتابیانی کوردستانە بوو، ئەویش بە سەرپەرشتی سۆران سەڵتە بەڕەحمە بێ شەهید بوو کە ئەو سەرپەرشتی ئەو تیپی مۆسیقایی ئەکرد. گۆرانی یەکەمیش کە تۆمارمان کرد لە کەرکووک بوو بە ناوی لایلایە. بەڵێ تۆ کاک عەبدولقادرجان لە ساڵەکانی حەفتاوە دەست بە کاری هونەری کرد، لەگەڵەوە ئێستا کەسەی دەکەن تۆ لە ساڵی حەفتاوە دەست بە کاری هونەری کردێ، بەڵام لە چاوەوەی کە ئێستا بەرهەمیشت کەمە هۆکاری ئەمە چییە؟ وەڵاهی ئەوی ڕاستی بێ فترەیەکی زۆر لە کاری هونەری دوورکەوتمەوانێ. من لەگە تیپی مۆسیقای سلێمانیە کارمەکە. هۆکاری ئەم دوورکەوتنەوەی بەڕێسان ئیتر ئەوە بوو کە من نەگونجا لە بڵین لە سلێمانیا بمێنمەوانێ لەبەرەوەی فترەیە ژیرام و بەربووم و ئیتر وای لێکردم کە بچمە دەرەوە بۆ شاخ. ئەی لە شاخ هەر هەمان ئەو ڕوحە هونەرێتان هەبوو لەوێن دەرە چیتان کرد؟ وەڵاهی تا فترەیەکی زۆر هیچ کارێکی هونەری نەئەکرا، ئیتر تاوای لێ هات کاری هونەری کەوتە شاخ، یعنی کاری هونەریان دروست کرد لە شاخ، ئەویش بەهۆی بەڕێز مامۆستا لێر ئیبراهیم، کاکە ئارازی برای، کاگوشیار، مەجموعەیە برادەر مۆسیقی توانیان کە تیپێکی خنجیلە و بچووک دروست بکەن. ئەتە چەند هونەرمەندێک لیان کۆبووینەوانێ، من بووم، کاک سەلام ئەحمەد فارس بوو، بورهان محەممە بوو، کاک ئازاد خانەقینی بوو، کاک شوانی کەریم کابان بوو، زۆر بووین بەڕاستی. ئیتر خۆمان بە جۆدی خۆمان ئەو کارە هونەریانەمان کرد و لەوێ کۆبووینەوە. ئیتر دوایەوەش کاک حەمەد جەزا و کاک عەتای برای، ئیتر فترەیەک وای لێها ئەوەی کە کاری هونەری لە توانایە وایە لەگە ئەو تیپە جوانەیە کاریە کرد، ئەویش بە هاوکاری و سەرپەرشتی مامۆستا لێر ئیبراهیم بوو. ئەو ئاهەنگەی کەوسە لە شاخەتان کرد چی بوو ئاهەنگەکە؟ وەڵاهی خۆی لە شاخ ئەوێ ڕاستی بێ بڵین وەکو شار نەبوو، خۆمان مەگەر مناسەبەیەکمان دروست کردایە یا یەکێک لە یادەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە خۆمان بۆ نەو مناسەبە و ئاهەنگێکمان دروست مەبەستم ئەو مناسەبەی کە بەژایتان کرد. بەڵێ مەسەلەن بڵین لە ڕۆژێکی وەگی یادی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە چۆن لە ناوزەنگ ئەچوین لە ناوەندی کۆمەڵە لە بەرزایەکە لەوێ خۆمان هەرچۆنێ بوو ئاهەنگمان سازە کرد بۆ برا پێشمەرگانە و هەر هەموو کۆبووینەوە لێوێ بەخۆشی ئاهەنگمان سازە کرد. کاک عەبدولقادرجان یەکەم بەرهەمت کە بۆ تەلەڤیزۆنی کوردی بەغدا تۆمارت کە چی بوو؟ یەکەم گۆرانیم ئەوێ ڕاستی بێ خۆی یعنی ئێمە وەکو تەسجیلکردن بڵین بۆ بەغاکە چوبێتین لەگە تیپی مۆسیقای سلێمانیا بوو، دەسماڵ حەریر و وەرە قوربان بوو، بەڵام وەکو تر کە چوبێتین بۆ ئیزاعە و تەلەڤیزیۆنەکان یەکەم گۆرانی بە تایبەت کە تۆمارم کردبێ ئەو کچە لەو ماڵە بوو، ئەو کچە لەو ماڵە قەولی داوە پێم لەگەڵ برادرانی تیپی مۆسیقای سلێمانیا. ئەگەر پارچەیەک لەم گۆرانی ئەو کچە ماڵە قەولی داوە پێم دەرک و دەروازەی لەبەرچی داخراوە لێم تۆ وەرە تۆ وەرە تۆ وەرە و خانمی مەزە دەرئای وای هەردووکمان ڕێبووەر تۆ مەڕۆ شۆخی مەزەدەر. سپاس دەکەم. کاک عەبدولقادرجان لە دایک بوون و تۆمارکردنی بەرهەمەکانت لە شعری چ شاعیرێکەوە سەرچاوی گرتووە؟
دواتریش کام لە ئاوازدانەکان ئەبێتە هۆی هاوڕێی بەرهەمەکانت؟ وڵای بەنسبەت منەوە ئاوازیان زۆر بۆ داناوم لە برا هونەرمەندەکانم بڵین برا مۆسیقیەکانم. یەکێک لەوانە مامۆسای بەڕێز و خۆشەویست مامۆستا ئەنوەر قەراخی ئاوازێکی بۆ دانام، ئاوازەکەی هی خۆیەتی بەیانی بوو لە خەو هەڵسام کە ڕوانیم بەفرەباریوە لە هۆنراوەی پیرەمێردە پیرەمێردی نەمەر مۆسیقاکەش هەر هی خۆی مامۆستا ئەنوەر. شعرەکان زیاتر شعری کام شاعرە ڕەسەنەکان وڵی ئێستا یەکێک لەوانەی مەسەلە بەنسبەتە و هونەرمەندانەی بڵین کە برا مۆسیقیەکانم ئەو ئاوازەی کە بووی داناوم هیچێک لەوانە مەسە بڵین مامۆستا ئەنوەر هۆنراوەی پیرەمێردی هێناوە. یەکێکی کە مەسەلە بڵین وەکو مامۆستا دلێر ئیبراهیم هۆنراوەیەکی هێناوە ئەڵێ فۆلکلۆرە، بەڵام من بە فۆلکلۆری نازانم. هۆکچێ دەمەڕۆ تخوا تۆ مەڕۆ خۆ من شێتی تۆ مەڕەنجێ مەڕۆ ڕیشەی جەرگمی کێشانی گای تۆ من بە عەشقە رازیم مەڕەنجێ مەڕۆ. من لێم پرسیوە وتومە ئەوە هۆنراوەیە هیچەیە؟ ئەو ئەڵێ فۆلکلۆرە، بەڵام تا ئێستا لە فۆلکلۆرە بەڕاستی ئەو هۆنراوەیەم نەبیستووە. شعرەکە شعرێکی جوانە، تۆماریشتان کرد؟ بەڵێ تۆماریشمان کردووە بۆ تەلەڤیزیۆن. شعرەکەش هەر بە ناوی فۆلکلۆرەوە ڕۆیشتەوە، بەڵام من وای تێگەم کە یەکێک لە برادەرەکانی مامۆستا دلێر کاتی خۆی ئەمە بە سەرهاتی هەیە مامۆستا ئەوێ برادەرەکەی مامۆستا دلێر لەلێکی لە دیەکان دڵی بە کچێکەوە بێ ئەم مامۆستاکە وەختێک کە ئەچێتەوە بۆ دێکە سێرەکە ئەو کچەی کە ئەو بەتەمایەتی شووی کردووە، دواییەتەوە هۆنراوەیەک دائەنێ ئەڵێ هۆکچێ دەمەڕۆ تخوا تۆ مەڕۆ خۆ من شێتی تۆ مەڕەنجێ مەڕۆ ڕیشەی جەرگمی کێشانی گای تۆ من بە عەشقە رازیم مەڕەنجێ مەڕۆ. ئەجا دواڵێ وابوو بەڵێنمان وابوو بەڵێنمان هەتاکو مابین نەڕەنجێ کەسمان من خۆشم ویستی بە دڵ و بەجیان کوانێ وەفاکەت کوا شەرت و پەیمان. دوایی ئەم پێڵێ بە کچەکە ئەڵێ وەفا نەماوە وەفا نەماوە لە ناو دڵداران بێشەرتی باوە بگەنە فریام یارانی ئازیز دڵبەندی کردوم بۆ زوڵفەخاوە. اینجا تەمان هۆنراوەکەشی زیاتر بوو، زۆر لە مامۆستای بەڕێزم مامۆستا دلێر ئیبراهیم کە یەکێکە لەو مامۆستا بەڕێزانەی کە نهێنی زۆر احتیفاز پێوە ئەکا زۆرم لێ کرد کاتی خۆی هەر پێی نەوتم وتی لەبەرەوەی برادەرەکەم حەز ناکە من ئەبێ بە ناوی فۆلکلۆرەوە بڵاوی کەمەوە. مەسەلەن بڵین ئاوازیکەیان زۆر بۆ داناوم، کاکە زانای مەحموود هەژار وەرن ئەهلی عاشقانی بۆ داناوم، هۆنراوەکەی هی ئەحمەد محەمە، خۆزگە تەنیا هەناسەیەکی بۆ داناوم ئەویش هەر هۆنراوەکەی هی ئەحمەد محەمە. یعنی شەرت نییە لای ئەوان یەک هونەرمەند بێ ئەو شعرە یا هی یەک شاعیر بێ. مەسەیەکیانی پیرەمێردە یەکێکی کاڵێ هی فۆلکلۆرە یەکێکی کاڵە هی ئەحمەد محەمە. خۆم یەکێکی مەسەلەن کاک نەجم هۆگرم کردووە بە ئاوازێک شەرت نییە خۆ ئەو هۆنراوانەی کە ئەیکین بە گۆرانیەک هی یەک شاعیر بێ، بەڵام من وەکو خۆم شخصی خۆم چێم پێ باش بێ جاری وا هەیە مەسەلە هۆنراوە زۆرە هی شاعیرە ڕەسەنەکانمان زۆر زۆرن، بەڵام سیرەکەی زۆری ئاوازی بۆ دانراوە ناخۆشیشە تۆ جارێکی کە ئاوازێکی هەر بۆ دانیتەوە لەسەر هەما هۆنراوە. بەڕای من وایە نازانم لای هەندێک هونەرمەند وایە. کاک عەبدولقادر گیان لە گۆرانی بێژە ڕەسەنەکان کاریگەری چ هونەرمەندێکی زیاتر لەسەر؟ وەڵاهی منەوی ڕاستی بێ کاتی خۆی زیاتر جۆم لە هونەرمەندی خوا لێ خۆش بوو مامۆسای بەڕێز حەسەن زیرەک گرتووە کە مناڵیش بوو، زیاتر تەئسیری لێ کردووم، زیاتریش خۆم ماوەتە گۆرانیەکانی ئەو. کاک عەبدولقادر لە کاتی تۆمارکردنی بەرهەمێکتدا لە ڕووی مادیەوە هیچ دەستگایەکی ڕۆشنبیری هەیە کە هاوکاری بەڕێزت بکات لە ئەنجامدانی ئەو بەرهەمە؟ هەتا ئێستا باوەڕم پێ بکە هیچ دام و دەستگایەک هاوکاری نەکردووم. بەڕاستی ئەم ڕۆژ ئەگەر تۆ بتەوێ گۆرانیەک تۆمار بکەی بەلایەنی کەمەوە 200-300 دۆلاری
بەلایانی کەمەوە وابزانم هیچ هونەرمەندێکیش ئەگەر یارمەتی نەیرێ یا دەعم نەکرێ لەلایەنەکەوە لە جێگەیەکەوانێ هیچ کارێکی هونەری بۆ ناکرێ بەرهەمیشی کەم دەبێت بەرهەمیشی نابێ مەسەل لەوانەیە خەڵکانی زۆریش کە بە منەڵێ کاکەجان تۆ دەنگە زۆر چاکە بۆ دەنگە شاردۆتەوە بۆ حەسارت داوە کاکەجان مۆسیقی پارەی ئەوێ بەڕاستی ئەوەی کە دەنگەکە بۆ تۆمارەکە پارەیەوێ مەسرفکردنی مۆسیقیەکانت دەوێت لەلایەک مەسرفی خۆتت دەوێت مەسرفی ئەو ستۆدیۆیە دەوێت بەڕاستی خۆ بەگاڵتە ناکرێ اینجا دوای ئەمەش خۆ گۆرانی تەزیلکردنەوە نییە تۆ لە حەفلەیە کابی سوتفە گۆرانیەکە تەزیلەکرێت تەزیلکردنەکەی باش نییە جگە لە کلیپی بەڵێ بێجگە لە کلیپیش لەلایەکی کەوت کە پارەیەکی چاشی بەلایەنی زۆر کەمەوە اینجا ئەمڕۆ سەیرەکەی بەسجێی داخە خۆزگە دام و دەستگایشیاندا بنایە خاص بە هونەرمەندان هەرچیان بیویستایە بۆیان بکردنایە هەیە ئێستا ئەڵێن کۆمپانیای چوارچرا هەیە بەڵام ئەیکا ئایا ئەوە چۆن چۆنی ئەیکا ئەویش پارەیەکی چاچیوێ بەڕاستی تۆژەگە دامێکی باش نەکری لەلایەنێکەوە و نەتوانی بەڕاستی هیچ شتێکی بۆ ناکرێ ئەمڕۆ خۆزگە دام و دەستگایەکی چاشیاندا ئەناو کۆمپانیایەکی باش خاص بە هونەرمەندان بواە هونەرمەندان بیان توانایە قەیرانی ئابووری مادی و ئادی ڕزگاریان بەڵێ لەوە ڕزگارمان ببووە بمان توانایە چیمان بیویستایە تۆماری بکەین نەگەیمەش بەڕاستی هەموو گۆرانیەک کام گۆرانی باش نەبووایە وەریان نەگرتە لیژنەیەکی هونەری شەبە لیژنەیەکی هونەری دابنرێ بۆ ئەو مادانەی کە تۆمارەکرێ دائەنرێ وابزانم ئێستا شتێکی وایان کردووە لە کورساتە کە ئەو گۆرانیانە فەحس بکرێ و هین بکرێ بەڕاستی زۆر شتێکی چاکە بەلای منەوە کاک عەبدولقادر ئێوە وەکو هونەرمەندێکی گۆرانی بێژ لە بڕابرد و مەبەستم هەشتاکان و حەفتاکانە بۆتان نەبوو لەگەڵ هیچ گروپێکی دیکە گۆرانی بڵێن جگە لە تیپی مۆزیکی سلێمانی نەبێ بەڵام ئێستا بۆتان هەیە هۆکاری ئەمە چی بوو بەڕاستی ئەوسا خۆی تیپی مۆسیقای سلێمانی بریتی بوو لە چەند ئەندامێک چەند مامۆستایەکی بەڕێزگامانە لە تیپی مۆسیقای سلێمانیان چەند مامۆستایەکی کە کۆمەڵی هونەرە جوانەکانن چەند مامۆستا و هونەرمەندێکی تر تیپی مەولەویە چەند هونەرمەندێک و مامۆستایەکی کە تیپی شنروێ مەسەلە بڵێن بۆ نمونە ئەمانە کولی تیپەکان مەولەوی هەمووی جیاجیا بوو کولی یەکێ بەجیا باش هیچ ئەندامێ لە ئەندامەکانی تیپی مۆسیقای سلێمانی بۆیان نەبوو بچن لەگە تیپێکی کە بەشداری بکەن لەبەرەوە ئێمەش وەکو گۆرانی بێژێک وەکو هونەرمەندێک بۆمان نەبووە کە هین بکەین بەشداری بکەین لەگەڵ هونەرمەندانی تیپەکانی تردا اینجا لەبەر ئەوە وەکو ئەوان بۆیان نەبوو ئێمەش بۆمان نەبوو ئەوسا بەس خاص ئەمانە لە تیپی مۆسیقای سلێمانیا بوون بەڵام ئێستا ئەمڕۆ بەڕاستی هەمووی مەسە سیرەکەی تیپی مۆسیقای سلێمانی ئێستا ئەو دەرفەتەی جارانی نەماوە یەکێک چۆتە مەسەلە بڵێن چالاکی قوتابخانەکان ئەبێ لە چالاکی قوتابخانەکان کاری خۆی ئەنجام بدا مەسە سیرەکەی یەکێکی کە ئەچێتە جامیعە کاری خۆی ئەکا ئەبێ ئەو کاری خۆی ئەنجام بە بەڕاستی لە تیپی مۆسیقای سلێمانیا کەمتر زیاد وەکو جاران نییە بڵێن زیاتر زۆر سەریان بپەرژێتە سەر تیپەکە ئیمڕۆژ مەعیشەتەکە گەر تۆ بە تەمای کارێکی هونەریبی بە تەنیا بژێنێ وەڵاهی ژیانێ نابێ ژیانی جارانی جوانە بوو وابزانم خەڵک بە 150 دینارۆک و پاشا ئەژیا بەڵام ئەمڕۆ سەیرەکەی ژیان و مەسرفەکە قورسە خەڵک بۆ بە تەنیا ناژی لەبەرەوە هەرێکە بە ئیش و کارێکی کەی هونەریەوە خۆی خەریک کردووە و لەبەر ژیانی مەعیشەتی کەبی بابڕێ ئەی باسی میهرەجانی ساڵی 1970 بۆ بکە کە بەڕێزت بەشدار بووی لە میهرەجان ئەوە میهرەجانێکی قوتری عێراق بوو هەموو محافەزەکان بەشداریان کرد یەکێک لەوانە کە سلەیمانی بوو بەشداریمان کرد چوین بەڕاستی یعنی نەبێتە ئەوە سلەیمانی یەکەمی بەدەستێنا بەڵام ئێمە هیچ شتێکمان بۆ نەکرا لەبەرەوەی کە ئەو وەختە
ڕژێمی بەغا ئێمەی خۆش ناویست لەگەڵ خوشکە ژیانە کە مامۆستا خالید ئەو کۆڕاڵی بربەڕێوە شتێکی جوانی بۆ کردبوو و ئەنجامێکی باشمان بەدەستێنا لەوەیە بەڵام جێی داخە کە هیچیان بۆ نەکردین هیچیشیان بۆ نەئەکردین ئەمانزانی کە ئێمە حکوومەتی بەغا ئەو ڕژێمە هیچ شتێ بۆ ئێمە ناکا بەڵام ئێمە جۆمان نایە ئەوە ئەمان و با کارە هونەریەکەمان زۆر چاک و باش بێت ئەوە هەر کەسێ باش وایە بیان ناردایە بۆ خارجی عێراق بەڵام لەبەرەوەی کە ڕقی لە سلەیمانی بوو ئەگەر نەک یەکەم دەکە ڕێیەکەمیش بووینایە هیچ شتێکیان بۆ ناکردی. تیری بێدان و ئاوەم پەروانەی باڵ و تاوەم تیری بێدان و ئاوەم پەروانەی باڵ و تاوەم لەو ڕۆژەی لێ بڕاوم جوانێ ڕەش بووە جەرگ و هاناوەم وەرا ڕحەمی خێرێ بێجوانێ کاریە بۆ لێ قەوماوەم چاود ئەستی هەرەی شاوێ کوڵ مێدان و ئەچی کاوێ چاود ئەستی هەرەی شاوێ کوڵ مێدان و ئەچی کاوێ باسکم بۆ بکە بەساری نجوانێ باجۆت خەومان لێ بکاوێ دڵلا دڵنایەی جوانێ وەی وەی ڵاکای من هەر تۆی داوێ گۆرانی ئەهلی عاشقان وەرن ئەهلی عاشقان ئاوازی کاکەزانای مەحموو هەژارە دانانی مۆسیقاکەشی هەر کاکزانایە هۆنراوەی ئەحمەد محەممە چۆن خۆت داوای ئەو شعرە لێکرد ئەهلی عاشقانیان ئەو نەخێر پێشتر کاکزانای مەحموو هەژار خۆی چ بوو شعرەکەی لە کاک ئەحمەد محەممە وەرگرتە بوو ئاوازەکەی بۆ دانابوو ئیتر ڕۆژێک بانگی کردم وتی کاک عەبدولقادر ئەگە زەحمە نییە بێ بەیەکەوە ژۆ لەم گۆرانیە بگری تەمان کاکزانە خۆی دەنگی خۆش نییە وەکو گۆرانی بڵین بەڵام من تێگەیشتم کە چ ئاوازێکی خۆشی داناوە و تەمان ئەوەڵجار کە ئەو ملاحینە یا بڵین ئەو ئاوازدانارەی کە ئاوازەکە بۆ دانێ احتیمالە مەسەلەن بە دەفێکەوە یا بە زەربێکەوە ئیقاعەکە باتێومانە و بەس خۆی بۆ بڵێ یەک دوو جار تۆ خۆ دەبێ بیڵێ ئەویش ئەوێ بزانێ ئایا لە تابیعی دەنگی تۆیە یاننا وابزانم هەموو یەکێکیش لەو برا مۆسیقانەی کە ئاواز دانێن بۆ هونەرمەندان بۆ گۆرانی بێژەکان لە ساح 70-80 ئەزانێکە بۆ دەنگێ بێ ئەنجائیاتی
بەڕاستی ئەویش زانی بۆ دەنگی منەبێ بانگی کردم یەک دوو جار کە بۆم و بەدڵی بوو ئیتر تا زیاتر دەردی کابراوتی پرۆڤەمانتیا کرد و باشترمان بەدەستێنا و ئەو ئاوازە دەرچوو وەرێنە هەلی عاشقان ڕووبکەینە مامەیارە سەردەمێکە دابڕان ئەبارێ لەم هەوارە ئەبارێ لەم هەوارە عاشقانی دڵشکا و هەنە بۆ یەکتر بەرن ڕەش بەڵەکی لساسکەن وەک ملوان کە هەوت پەڕن ڕۆحی گۆران میوان کان بوو وەسفی عاشقێکی پاک دیوانە بوو شەمبژی و نالی بوو حەبیبەی تاک وەرێنە لی عاشقان ڕووبکەینە مامەیارە وەگمنوان کە هەوڵبڕن ڕۆحی گۆران میوانکان بوو وەسفی عاشقێکی پاک دیوانە بۆ شەمبژی و نالی بۆ حەبیبەی تاک وەرێن ئەهلی عاشقان ڕووبکەینە مامەیارە وەرێن ئەهلی عاشقان ڕووبکەینە مامەیارە وەرێن ئەهلی عاشقان ڕووبکەینە مامەیارە سەردەمێکە دابڕان هەوارێ لەم کاک عەبدولقادرجان بێگومان عشق و وشە پیرۆزەیە کە پێویستە هەمومان پێکەرێکی وەفاداری بۆ دروست بکەین و عاشقانی وڵاتەکەشمان بە پیرۆزەوە لێ بڕواین. کاک عەبدولقادر حەسەن یەکێکە لە عاشقانی ئەم وڵاتە. بەڵێ زۆر ڕاستە وشەی عاشق وشەیەکی زۆر پیرۆزە ئەگەر یەکێک عاشقی وڵاتەکەی بێ یا عاشقی خۆشەویستی بێ وابزانم شتێکی زۆر گەورە و گرانە خۆشەویستی شتێکی بچووک نییە و شتێکی زۆر ئاسایی نییە بەلای منەوە بەڕاستی چه ئینسان عاشقی خۆشەویستی بێ یا عاشقی وڵاتی بێ عاشقی خاچی بێ شتێکی زۆر گەورە و پیرۆزە بەلای منەوە. کا عەبدولقادرجان بێگومان دروستبوونی ئەو زەواجەی بەڕێزشان هەد لە عاشقەوە سەرچاوی گرتووە دەکرێت باسی چۆنێتی دروستبوونیمان بۆ بەڵێ وڵای خۆی وشەی عاشق زۆر گەورەیە هەرچەندێ وەسفی بکەی هێشتا هەر کەمە بەلای منەوە وایە من کاتی خۆی چوومە دەرەوە بووم بە پێشمەرگە کە بووم بە پێشمەرگە ئیتر ئەوە بوو بەڕاستی ماڵەوەم ئەو وەختە خێزانم نەبوو بەڵام خزمم بوو ئامۆزای خۆم بوو هاتە دەرەوە بۆ شاخ بۆ لام ئیتر وای لە هاکە ئێمە خۆشەویستیەکمان دروست بوو لە بینی هەردوو لامانە و بەڕاستی زۆر بەلامانەوە پیرۆز بوو چ بەلای ئەوە چ بەلای منی شەوانی چۆنی بیانی خۆشەویستەکە چۆن هاتە لە چۆن دروست بوو یەکترتان ناس خۆی ئامۆزامە بێگانە نییە هێتە تەمان ئینسان ئەو وەختەکە لە دەرەوە پێشمەرگە بوو کە سوکاری ئەها بۆ لای بۆ شاخ ئەوانی شێشێک بوون لەوانەی کە زۆر منیان لا بەڕێز بوو لەگەڵ ماڵەوەیە هاتن ماڵی باوکم بڵین خوشکم و دایکم و برام و ئەوانە هەموو هاتن بۆ لای ئێمە ئیتر وای لە هات کە ئێمە یەکتر بناسین و ئەویش بەڕاستی یەکێک بوو لەوانەی کە منی دی بەجلی پێشمەرگایەتیەوە زۆر بەلایەوە
ڕێز و حرمەتی لێگرتم و یعنی نازانم چۆن من وەسفی پێشمەرگە بکەم. پێشمەرگە شتێکی زۆر مقدسە لە لای من و تماخر من پێشمەرگەم و بە کەڵکی تۆ نایم لەوانەیە و تی ناوانیە بەلای منەوە شتێکی زۆر زۆر پیرۆز و گەورەیە، تی زۆر فەخری پێوەکەم. تی تاوای لێ هادی ئێمە خۆشەویستیەکەمان دروست بوو، بەڵام ڕۆژی حەفلە و نیشانەکەمان لە سجن نابوو. دەکرێت باسی ئەومان بۆ بکەیت. بەڵێ من سجن کرام لە شاری سلەیمانی، برینار کرام بە بریناری ژیرام. ئیتر وای لێها بەڕاستی ئەوی ژەها بۆ لام کە پێیان وتبوویان لەوانەیە 20 ساڵ حکم بێرێ بەرنەبێ، بەڵام ئەو وتبووی مادام واڵن کاڵن 20 ساڵ حکمێرێ ئەنجا من لە سجنە نیشانەیەکەم. برادێکم هەبوو کاگە ئەحمەی حاجی عەبدوڵڵا زەڕنگەر بوو، ئێتە خۆی ئەڵقەوشتەکەی بۆ هێناین بۆ سجن بە هەدیە، لەوێ ئەڵقەمان گۆڕێەوە. حەفلە و ئاهەنگ و زەماوەنە گەورەکەی ئێمە لە سجنا بوو. بەڕاستی منیشەوەم لەبیر ناچێتەوە کە ئەویش ئەوەی کرد لەگەڵ من ماڵەوە. ئێستاش خوانێ بڕێ 4 کوڕمان هەیە و بەیەکەوە تەبا ئەژین و قەناعەتیشمان بە هەموو شتێکمان هەیە. ئەی لە بخێزانەکەی خۆتە کوڕەکانی خۆت شارەزاییان لە هیچ ئامێرەشی مۆسیقی هەیە؟ بەڵێ کوڕە گەورەکەم بڵین لە سنفی سەی مەحەدە دەرچۆ بۆ 4، هیچێکە لە عازف سەنتورەکان لە مەحەدی سلێمانیە. کوڕی ناوەنجێکەشیانم دەرچۆ بۆ سنفی 3، ئەویش فترەیەکە خویاوەتە کەمانچە، بەڵام ئەوڵێ ناچمە مەحەد بەس حەزەکەم فێری کەمانچە بم 4 و 5 و 6 تەواو بکە. ئەوی کەشیانم تقریبان 13 ساڵە لەیەکی متەوەستەیە دەرەچێ بۆ 2 بڵین ئیکمالە. ئەوەیان عازف زەربێکی زۆر چاکە دەڤەزانێ زەربەزانێ، بەڵام ئێستا ئەویش هەمان شت چۆتە دەورەی کەمانچە، حەزی لە کەمانچەیە، ئەڵێ بۆی کەمانچە فێر بم و وابزانم هەرسێکی شیان بەدەمی خۆم نەڵم بە قابلیێتن توانای کاری هوەری چاچیان هەیە و هیوام وایە کە ئیشەڵا هەرسێکیان سەرکەوتوو بن. بەڵام پسکۆلەکەمان تەقریبەنەوە 9 مانگە ئەویش حتمان هەر بەڵێ خویاوەتە ئەو شتان وەڵا ئێستا حالیان کە دەفلێن مناڵەکان ئەی خەنە بەردەستی پیاوی چێشێ. بەڵێ ئارە وەڵا هەمویانم فێری مۆسیقا و ئەوە کردەوە، بەڵام دەنگیشیان خۆشە خراب نییە. بەڵام من یەک نەسیحەتم کردوون پێم وتومە تا بە تەواوەتی فێری مۆسیقا نەبی نەتوانی پارچەیە مۆسیقا بۆ خۆدانەنی گۆرانی نەڵیت، بەڵام با تەمرینی ڕۆژانەی هەبێ هی سۆڵفێج خۆی بیکا لە ماڵەوە شتێکی چاکە. من واشم پێ باشەکە یەکێ گۆرانی وت لاساییکردنەوە بانە بێ باشترێکە، لە دەنگی خۆیەوە بێ، لە تابعی خۆی بێ، لە تۆنی خۆی بێ، دەستپێکردنی باشترێکە وەک لەوەی کە بە تەقلید دەست پێ بکە. چکە ئەو ئێستا توانای ئەوەی هەیە وەکو من نییە، لەبەرەوەی کابرایەکە مۆسیقیە ئەتوانێ لەو بوارەیە ئیژەکە وابزانم ڕێکەشی بەلاوە زۆر گران نییە و ئاسانە بۆ ئەو. ئەی کاک عەبدولقادر هاوسەرەکەت معنەوی یان هاوکاری بەڕێز دەکات لە کارە هونەرەکان؟ بەڵێ زۆر هاوکاری مەکا و بەڵام ئەو هیچ مۆسیقی نییە و گۆرانی بێشیش نییە. حەز بە چ گۆرانێکی تۆ دەکا بە زۆری؟ وەڵی حەز بە گۆرانیەکان مەکا و زیاتریش تەشجیع مەکاڵێ پێم خۆشە کە خۆ ئاواز بە خۆ داهەنەی یا ئاوازێکی تازە ئەڵێ. وابزانم ئەگەر بژڵم کارێکی هوەریم هەیە زیاتر لە جاران هاوکاری مەکا بۆی کار ئاساییم بۆ بکە. هیچ کاتێک تۆ هاوسەرەکەت پێکەوە گۆرانیتان نەوتووە؟ نەوەڵا تا سەقەت گۆرانیمان نەوتەوە. من بۆ ئەو دەنجی خۆش نییە؟ تاقی نەکردەوە کە خۆ دەنگی خۆش وای خواردم هەر ئاساییەوە بەڵێ ئاراوەڵا تاوان من زۆر جار دانیشم لە ماڵەوە خۆم گۆرانی بۆ خۆم پێکەوە هەردووگیان ئەو نایڵێ نازانێ ئاراوەڵا. کاک عەبدولقادر گیان جیاوازی نێوان هوەری مۆسیقا و کوردی ئەوسا بە بەراورد لەگەڵ هەمان ئەو دنیا هوەری ئێستا چییە؟ تۆ وەکو هونەرمەندێکی ڕەسەن کە خاوەن ئەزمونێکی زۆری لەو بارەدا. وەڵاهی ئەگەر بیتە سەر حەقات سەیری ئەو بەرنامە هوەریانە بکەیت بەراوردێکی کارە هوەریەکان بکەیت، سیرەکەی ساڵانی پێش و ئەو کارە هوەریانەی کراوە ئێستا زۆر بە زەحمە دەکرێت، هەرچەنە ئەو ساکار ئاساییش نەبووە، زۆر قورس بووە، بەڵام زیاتر احتیمامیان بە مۆسیقا و گۆرانەکەیەوە. بەڵام ئێستا سیرەکەی نازانم
مەسەلەیەکی کوردی هەیە لە کە زۆر بوو بۆرە بێ ئێستا بەعزێ گۆرانی تۆمارەکرێ و گۆرانیش بڵاوە کرێتەوە زۆر سێرە کوردی نییە هەرچەنە ئێستا کار ئاسایی چاگەکرێ من ئەگەڕێمەوە بۆ ئەو نقطەی کە بڵێم جاران چونچێ بە تەنها یەک ئیش هەبووە یەکە کار هەبووە کە بیکەن بە تەنها کاری مۆسیقا بووە بۆیە گۆرانیەکان و ئاوازەکان وا بەتام و بەچێژ بوو خۆشەویستێکی هوەری بەتینیش هەموو هونەرمەندەکانی کۆکردەوە بەڵێ زیاد لە حەد بە برایەتی و بە ڕۆحێکی تەبایی کراوە بەڵام ئێستش خۆ ئەکرێ هەمان دەستور بەڵام نازانم زۆر ئاوازمان هەیە تامی ئەو ئاوازە کۆنانە نایە زۆر مۆسیقی هەیە کە مۆسیقایان کردووە بۆ ئەو کارانەی ئەو ساو ئێستا فەرقێکی زۆری هەیە کاک عەبدولقادرجان ئەی لە ڕووی مەقاماتەوە تا چەند شارەزاییتان لە مەقاماتی کوردی هەیە وەڵاهی بەنسبەت منەوە وەکو هونەرمەندێک خۆم کەمێک شارەزایم لە مەقاماتە هەیە بەڵام بەڕێئی من پێویستە هەموو هونەرمەندێک ئێتیمام بە مەقامات بە خاستن کە گۆرانی بێژ بێ لای من وایە هەر هونەرمەندێ مەقام نەزانێ وەڵاهی گۆرانی بێژ نییە بۆ مەسە سیرەکەی لە زۆر کۆڕ و کۆبوونەوە خۆشەردەوە نییە ئێمە هەر لە تەلەڤیزیۆنا دانیشین جاری وایە زۆر جارێمە بۆ خۆمان سەیرانەکەین سەفاکەین گەڕانەکەین لە جاری وایەکی تە شوێنێک دوو هونەرمەندی کەی لێ مەقامێک گەڵێ مەسە سیرەکەی مەقامێکی سەباڵێ تۆ ئازانی جۆزێ بۆ بژێرێ بەجددی چونچە خۆ نایزانی بەڵام ئەگەر بیزانی بەڵێ بەڵام ئەگەر بیزانی بەڕاستی تۆش لەگەڵ یا هاو بەشیەکەیت و جوابیتەوە و بە شتێکی باش و خۆشترێکە بۆ تۆ و بەڕاستی من یعنی لە زۆر کۆڕ و کۆبوونەوەی دانیشتوم لەگەڵ ڕێز و حرمەت وا بۆ هونەرمەندانەی تر هەبوو مەقامێکی وتووە ئەو لێەوە حەپەساوە کاکە جوابی بەرە وەڵام مەقام نازانێ وا بزانم ئەگەر هونەرمەندیش بێبی لە هەموو بوارەکانە بزانی کاکەیژان جاوە پێویستە هەموو هونەرمەندێک شارەزای بێ لە مەقاماتە مەقام بڵێ شەرت هەر بەستە نییە زۆر کەزەیەکە کە حەزی لە مەقامە ئێستا زۆر گۆرانی بێژێ باسی مەقام بکەی لە لای ڕاکە بۆ نایزانێ پێشی خۆش نییە مەقامەکەشی بۆ ناوترێ ئەو مەقاماتنی کە شازایت مەسا حیجازە نەهاوەنگە سێگایە هوزامە سەبایە چوارگایە ئەمانە مەسەلەن من جاری وا بۆ خۆم دانیشتوم لە گەڵ هەندێ هونەرمەندە کە مەقامی و تۆ جوابم ماوەتەوانێ زۆر پێشی خۆش بوو خەڵک تەوەقعەکانی شەهر بەڵێ هەر عینەن شت یعنی من زۆر جار کە گۆرانیەڵم پێم خۆشە مەقامێ بکەم بە سەریا دەردی کابراڵێ لە ناوەڕاستا مەقامێکی بۆ دروست بکەم پێم خۆشە مەسەلە هەشە لە مەقامات ڕاکە پێی ناخۆش دەزمەدانیاران لە دەردم دەردی بێ دەرمانە دڵ ئاغ دڵشکا و نامورادا ماڵەکەی وێرانە دڵایاوەر ژیانەمایاوەر ئامانە ئامانە ئەمان ئەویش بۆیەوە زۆر سپاس بژیت بەنەمی بمێتەوە کاک عەبدولقادر سپاس دەکەم بژیت خۆش کاک عەبدولقادرجان ڕاتچیە بەو هونەرمەندانەی کە شعری کلاسیک هەڵدەبژێرن و دواتر دەستکاری میلۆدەکەی ئەەکەن و ئاوازەکەش بەناوی خۆیان بڵاوەکەنەوە وەڵاهی ئەمە ئەم دیاردەیە زۆر سێرە ئێستا بڵاوە لە ناو ئێمەیە ئەگەر من وەکو هونەرمەندێک کە گۆرانی ئەڵێم وابزانم تەنیا بۆ خۆمی ناڵم بۆ هەموو عالەمی ئەڵم بەڵێ بەعزێک کەسەیە کە نازانێ ئەو ئاوازە چییە من ئێڵم بەڵام تیامانە هەیە کاکەی گیان شارەزایی هەیە لە گۆرانیە لە بواری مۆسیقایە لە بواری حتا مەقاماتە هەشە گۆرانی بێژیش نییە و زۆر چاچیش لە ئاوازەکان تێئەگا زۆر هونەرمەندان هەیە لەگەڵ ڕێزمە کاکە هەیە فارسیڵێ بە کەلیماتی کوردی
هەیە گۆرانی تورکیە هێنێ بە کەلیماتی کوردی باشە من کوردم بە ئاوازێکی کوردی بڵێم کەلیماتەکانم هەر وەکو کوردیە ئاوازەکەش و مۆسیقاکەشم با کوردی بێ ئەگەر من گۆرانی عەرەبی ئەڵێم ئەمەیان جیایە کاکەی گیان زۆر هونەرمەندیشمانەیە گۆرانی عەرەبیەنێ دەستکاری میلۆدیەکەیەکە تێگەی بە نەوعێکی تر ئەو ئاوازە سەیرەکەی عەرەبیە ئەو بە کوردی ئێڵێ باشە قەیناکەکێکیشی کە تێناگا بەڵام هەمانە لە بواری مۆسیقا و گۆرانیە کارەکە تێگە وابزانم ئەمە جوان نییە لە گۆرانی کوردی کەمەکاتەوە لە سمعی گۆرانی دابەزێ بۆ ئەو گۆرانی بێژە باش نییە اینجا تکام وایە بۆ خۆشم و هەموو هونەرمەندانی تریش کە ئاوازێکمانوت بە ئاوازەکە کوردی بێ مۆسیقاکەی کوردی بێ لەبەرەوەی من کوردم لە بواری کوردیە کارەکەم خۆلەن لە بواری عەرەبی و نە لە فارسی و نە لە تورکیا کار ناکەم هۆنراوەی جوان جوانمان هەیە ئەوە تا شاعیری جوانجان چاک پێگەیشتووە شعری جوانی هەیە کاکەی گیان لە دیوانەکانە تیانەماوە هونەرمەندانی تر لایەنە ئەم هەموو ئاوازدانەرە باشانەمان هەیە ئەم هەموو مۆسیقێ چاکەمان هەیە شارەزایانەمان هەیە بڕۆ کاکەی گیان شعرێکی جوان هەڵەبژێرمە یەمێ کاکە ئەوم بۆ بکە بە ئاوازێک ئەو ئاوازێکی هەیە شعرێکی ئێمێ کاکە بزانە ئەم شعرەی من هێناومە ئەم هۆنراوەی من هێناومە بۆ ئاوازەکە بێتەوە بۆ منیدانێ یاننا قەچێکە کاکە با من بە 3 ساڵ سیدیەک دەرکەم با بە 4 ساڵ سیدیە دەرکەم خۆشەر نییە من هەموو ڕۆژێ گۆرانێکی تازە و شعرێکی تازە و بێنم لەحنێکی عەرەبی تۆزێ دەستکاری بکەم و لە شوێنی خۆی داینێم یا تور ئەو خەڵکە سمێنەکە پێوتم چۆنی جوابەمەوە بڵێم وەڵام من وام وتووە کە تۆ تێنەگەی بەڵام چوزانم کە تۆ ئێستا پێم نەزانی ئەوە جوانی کاک عەبدولقادر جان تۆ وەکو هونەرمەندی شۆڕەسەن ڕات چێ لەسەر بۆ چون و ڕەخنەی زۆر لە هونەرمەندەکان ئەڵێن مۆسیقای کوردی شێوە و تێکەڵ بۆ مۆسیقای بێگانە کراوە بڕای منیش هەر هەمان شتە منیش ڕەم لەگەڵ ئەوانە بەڕاستی عینەن شت ئەگەر سەرنج بیتە سەر ئەوە زۆر شێواوە ئەلی کاک عەبدولقادر جان ئەگەر سەبارەت بە کلیپ ئەگەر ئێمە سەری کلیپ بکەین زۆر لە بەرهەمەکان لە دەروی کوردستان تۆمار دەکرێن و کلیپش دەکرێن کە سەیری گۆرانەکەین دەکەین گۆرانەکە گۆرانەشی فۆلکلۆری ڕەسەنی کوردیە لەگەڵ ئەوەی کە گۆرانەکە گۆرانەشی فۆلکلۆری ڕەسەنی کوردیە بەڵام کە سەیری کلیپەکە دەکەین کچێکی بێگانە لە کلیپەکە تا بەشدارە و سەمایەکی شەرقی دەکا ئەمە شێواندنی گۆرانی فۆلکلۆر و ڕەسەنایەتی کوردی نییە تۆ وەکو هونەرمەندێکی ڕەسەن چ ڕوونکردنەوە و داوایەکە هەیە بۆ چارەسەرکردنی ئەم دیادێ و ئەم شێواندە هونەریە وەڵاهی بەڕای من کلیپ شتێکی جوانە بەڵام هەموو شتێک لە حەدی خۆیە ئێستا مەسە زۆر سەیری گۆرانەیە کوردیەکان بکە هەیە گۆرانی بێژی ڕەسەنی چاکشمان هەیە و دەنگێکی زۆر خۆشی هەیە و هونەرمەندێکی زۆر چاچی شەتا بڵێ بەڵام سیرەکەی لە کاتی کلیپی گۆرانیەکەیە ناشێ بۆ ئەو بۆ تەمەنی ئەو مەسە مناڵێک بێنیت تەمەنی 14-15 ساڵێک لەگە تەمەنی منادای بنەی من بێم کلیپی گۆرانی بۆ بکەم نا لا عقل ئەگەر هەرداشە ناداشنا یەکێ دابنی کە لە تەمەنی خۆتا بێ کاک عەبدولقادر جان ئێستا دەمانەوێت بچینە سەر تەوەرەشی تری باسەکەمانەوە ژەوەیە لە مانجی ئایاری ئەم ساڵدا و بە مەبەستی بەشداری کردندا لە هەنجی سیەمە ساڵۆژی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان تیپی موسیقی سلێمانی گەشتێکی هونەری بە چەند وڵاتێکی ئەوروپا کرد یاوەری تیپەکەش کاک محەممەد جەزای هونەرمەند و تۆی بەڕێز بووین پرسیارەکەشمانەوەی ئەم گەشتی ئەوروپا چۆن هەڵدەسەنجێنن وەڵاهی ئێمە کە چوین بۆ ئەوروپا بۆ ئەو ئاهەنگە لە ڕۆژێکی پیرۆز لە ساڵ ڕۆژی 30 ساڵەی تەمەنی یادی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و هەم لەگەڵ ئەوەشە بوون بە سەرۆک کۆماری بەڕێز هەڤاڵی هێژە مام جەلال بوو چوین هەردوو وەختەکەمان نالەیەک لە وەختێکی خۆشا بوو چوینە ئەو وڵاتانەی دەرەوە ئاهەنگمان کرد بۆ یەکەم جار بوو کە تیپی مۆسیقای سلێمانی وە خۆشم وەکو خۆم پسمە دەرەوەی وڵات دیارە کاک حەمە جەزا پێشتر لە دەرەوەی وڵات ئاهەنگی ساز کرده بوو بەڵام بەنسبەت ئێمە یەکەم جار بوو کە چوین خەڵکەکە بەڕاستی زۆر تامەزرۆ بوو و کە ئەشوینە ئەوێ ئەم هەموو خوشک و برا کوردی تیا بوو کە ئەشوینە قاعەکان
ئاهەنگمانە کرد بەڕاستی منەوە خەڵک چۆن پێشوازی لێکردن خەڵکەکە زۆر ڕێز و حرمەتی لێگرتین زیاد لە حەد و ئێمە شوین بۆ خزمەتی ئەوان شوین زۆر زیاتر لەوان ڕێز و حرمەتمان لێگرتوونەتەوە و پێمان خۆش بوو وەکو ئەوانیش زۆر پێیان خۆش بووە کە ئێمە چوینەتە ئەوێ ئەو بەرنامانەی کە دامان ناوە لەو ئاهەنگە پێشکەش بەوانمان کردووە من یەکێک وەکو تۆ وابزان یەکەم زاتەکە سەفەر کرد بۆ دەڕێ وڵات و بەشداری لە ئاهەنگ بێ ئەزا پرسیارەکەم لێرەوەیە ئەو وڵاتانە چێ بوون کە ئاهەنگتان لێ ساز کرد وە چ هەسێک شتان لاگەڵاڵە بوو وەڵاهی ئێمە کە چوینە ئەو وڵاتانە نەمسا بوو دانیمارک بوو مالمێ بوو یەتۆبۆری بوو داناغ بوو هەروە بێتەوە نۆرمبێرگ بوو ئەمانە کە چوین بەڕاستی زۆر ئێمە دڵخۆش بووین خەڵکەکەش زیاد لە حەد دڵخۆش بوو بۆ ئاهەنگی کە کردمان لەوێ بەڕاستی ئێمە دەرەوەمان تا ئێستا نەدی بوو دەرەوەی وڵاتیشماندی و ئەوەی کە لە خەیاڵیشمانە بوو نەمان بینی بوو بینیمان زۆرمان پێخۆش بوو و من وەکو شخصی خۆم چه هەموو برادران کە چوونە قاعەکان لە هەموو وڵاتێکە ئەو ئاهەنگەمانە کردوەمانەزانی لە یەکێک لە قاعەکانی شاری سلەیمانیە بۆ هەمووی کورد بوو بەڵام ئەوانەی کە نەماندی بوو وەجارێکی کە بینیمان لە دەرەوەی وڵات بەڵام ئەوان زۆریان تامەزرۆی ئاهەنگەکانی ئێمە بوون زیاد لە حەد زۆریان پێخۆش بوو سۆز و خۆشەویستی خۆیان دەرەبڕی بەرامبەر بە ئێمە هەست بەچی جیاوازی دەکەیت لە نێوان کوردستان و هەندەران لە ڕووی کۆنسەرت جێڕانەوە وەڵاهی بەنسبەت ئێمەوە لە ڕووی ئەوەوە ئێمە کە چوین گۆرانی کوردیمان پێشکەش کردووە بەڵام ئەو خەڵکە لەبەر ئەوەی کە ئێمە ئاهەنگەکەمانە کرد ئەوان تامەزرۆی زیاتر هەڵپەرچێن بۆ لەبەرەوەی مەسەلەن ئێمە کە چوین بە ناوی کۆنسێرتەوە چوین بەڕاستی بەڵام خەڵکەکە داوای ئەوەی کرد کە گۆرانی هەڵپەرچێش تایە بێ بۆ چونچە ئێمە لێرە خوانێ بڕێ هەموو هەفتەیەگە چین بۆ سەیران و سەفا و هەڵپەرچێمان هەیە و زیاد لە حەد و ئەو شتانە بەلای ئێمەوە خەریکە کۆنە بێ بەڵام بەنسبەت ئەوانەوە وابزانم ساڵی جارێکە ئەگەر ببێ ئەو ساڵی جارش لەو ساڵەیە ئەتوانن ئەو خوشک و برایانە کۆ ببنەوە و جارێکی کە لە قاعەکان یەکتری ببینن بەڵام ئەو زیاتر تامەزرۆی گۆرانی هەڵپەرچەکەن لەبەرەوە ناحەقیشیان نییە من خۆم هەتا یعنی زۆر لە برادرێنی خۆمانیان و کاکە ئەمان بۆ حەزیان لە هەڵپەرچێ کاکە خۆکو ئێمە نین ئێمە خوانێ بڕێمە هەفتەی جارێکین بۆ هەموو ئەو شوێنە خۆشانەی کە سەیرانگایە و شوێنی سەیرانە و ئەچین لەوێ هەر نەبێ کاکەی جان تەزیلێ لێین عایلەویش بێ خەڵ خۆی هەڵەپەڕێ ئەگەر ڕەفیق و برادریش بێ کۆ بنەوە هەڵەپەڕن بەڵام ئەوانەوەیان بۆ ناکرێ لەوێ کاکە زۆر شتێکی قورسە بەڕاستی جاری وایە هیوا هەیە بە ساڵی ژێکتری نبینن مەگەل بۆ نەموناسەباتێکی ئاوایە کۆ ببنەوە کاک عەبدولقادر گیان یادگارێکی خۆش لەو سەفەرەی کە بەڕێستان کردان بۆ دەرەوەی وڵات کە هەرگیز لە یادتان ناچێتەوە چییە وەڵاهی خۆی ئەو سەفەرە زۆر خۆش بوو بەڵام لە هەر هەمووی خۆشتر ئەوە بوو من و کاکزانا و کاک لوقمان و کاک سۆران یەکێک بوو لەو برادرانەی کە لە هانۆڤەر بوو هات لەگەڵمانە بردینی بۆ مەلەکردن تونێلێکی تیا بوو زۆر بەرز بوو ئاوی پیاڕۆیە هاتی تەخوارەوە من نەمزانی ئەچێتەوە حەوزێکی کەس ژارێکیکە وەڵا ئەوان ڕۆیشتنتیان زۆر خۆشە نەمێرا بچم بە زۆر بردیانم پاڵێکیان پێوە نام خۆم نەگرت حتا بە هەموو تونێلەکە ڕۆیشتمە خوارەوە نەمزانی ئەم بابۆ چۆل لە پڕکەوتمە حەوزێکەوە ئەمەگەم ئاو خواردەوە بەشێ هەفتەیەک قەت لە بیرم ناچێتەوە بەڕاستی لە ئێستادا خۆت بۆ چ کارێکی هونەری ئامادە کردووە وڵا ئێستا خۆم بۆ کارێکی هونەری ئامادە کردووە کە تقریبان با بڵێن نۆ گۆرانیە بەعزێکی بڵێن لە شاری سلەیمانی لەگەڵ برادرانی مۆسیقی تۆماریەکەم ئەوانیکەی لە کوردستانی ئەودی و تۆماریەکەم یعنی بە هاوبەشی هەردوو لای تەیەکەوێ زۆرم پێخۆشە کە ئەو سیدیە بڵاو بکەمەوە بەو شێوەیە کاک عەبدولقادر گیان ئێمە لە کۆتاییدا هیچ شتێکمان نەماوە ئەگەر تۆ هیچ شتێکت ماوە هیچ سەرنج و تێبینیەکت ماوە بۆ ئێمە بۆ بەرنامەکە و لە کۆتاییشدا دیارێکمان دوێ بۆ ئێمە و بۆ بیرانی خۆشەویست
زۆ سپاستانەکەم بەڕاستی ئێوە ماندوو بوون کە بۆکو بەرنامەی ژوان لە شاری کۆی خۆشەویستەوە هاتن بۆ شاری سلەیمانی بەڕێز بەڕاستی زۆر ئەمڕۆ ئەرکتان کێشا و منیش بووم بە حەزیەت بۆ ئێوە و بەخێربێن سەرچا و سڵاو ڕێزیشم بۆ شاری کۆی خۆشەویست هەیە ومێدەوارم کە هەمیشە سەرکەوت و سەربەرز بن و ئومێدم وایە بەرنامەکەی ئێوەش هەر لە پێشکەوتن و برەودا بێت. زۆر سوپاس. لەگەڵ تۆمە ئەی حەبیبم مبریندار و تۆی تابیبم لەگەڵ تۆمە ئەی حەبیبم مبریندار و تۆی تابیبم خدا بتکە بە نسیبم خدا بتکە بە نسیبم ئەی وەیلاگۆ خونچەی سەرچێو دەبسێنێ ڕیشای جەرگودەو ئەی وەیلاگۆ خونچەی سەرچێو دەبسێنێ ڕیشای جەرگودەو. زۆر سپاس. زۆر سپاس دەکەن کە عەبدولقادرجان. بیرانی خۆشەویست لێرەدا و بەم زۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ژوانی ئەمجارەمان تا دیدار و ژوان و بەرنمەیەکی تر بەخواتان دەسپێرین هەر شاد و سەرکەوتۆ بن. ماشایی خەباتکارانە نەورۆزمان شایی خەباتکارانە هەردەم چۆرایی گێژنە یارانە هەردەم چۆرایی گێژنە یارانە سەودا سەرانە کین و هەناسەی هەموو گەلمانە نەورۆز بوو تەختی خوێن ڕێژی ڕووخان نەورۆز بوو تەختی خوێن ڕێژی ڕووخان سەر لوتکەی بەختی کردا چراخان سەر لوتکەی بەختی کردا چراخان نەورۆزمان مێژووی باو بە پیرانە نەورۆزمان مێژووی باو بە پیرانە پەیامی زیندووی تێکۆشەرانە پەیامی زیندووی تێکۆشەرانە خواستی بەهاڵپەی عاشقی پڕگەڕا نەورۆز بەربەستی زوڵم و زۆردارە نەورۆز بەربەستی زوڵم و زۆردارە ئاڵای سەربەستی لوتکە و هەوارە ئاڵای سەربەستی لوتکە و هەوارە نەورۆز شراوکی ئازادی
ئیمانە هێما و پێشەنگی کورد کوردستانە هێما و پێشەنگی کورد کوردستانە نەورۆزە نەورۆز جەژنی کوردانە نەورۆزە نەورۆز جەژنی کوردانە نەورۆزە نەورۆز جەژنی کوردانە نەورۆزە نەورۆز جەژنی کوردانە سەرێم تووبەی گڕێکەم و عەشقی چیای وەکو نەورۆز لە سوتانە بەبێ کۆتایی ئەمە جەژنی کوردستانی ناو دڵی منە کە بڵێ سەی ئەڕوا